بەڕێزان سڵاوی خی گەورەتان لێبێ دیارە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئارێزەدا دەمانوێت بە خزمەتتان شاد ببینەوە و بەرنامی ئەم جارێ ئارێزەمان هاوکاتە لەگەڵ ئەوەی کە پاش دوو ڕۆژی تر ڕۆژی جیهانی مناڵانە بۆیە سەرەتا دەمانوێت پیرۆزبایی گەرم ئاراستەی سەررجەم مناڵانی جیهان بکەین بەگشتی و لە هەمان کاتا مناڵانی کوردستان بە تایبەتی و هیواخوازین کە مناڵان لەسەر تاسەری جیهاندا بتوانن لە کەش و هەوایەکی ئارامتر و بەختەوەرتر و لە هەمان کاتە سەررجەم بەرجەستەکردنی سەررجەم مافەکانی مناڵان. بۆیە لەم بەرنمەیەشتا کە هاوکاتە لەگەڵەوەدا بابەتێکی گرنگمان بۆ ئامادەکردوون ئەویش بریتە لەوەی کە ڕۆڵی دایک لە ژیانی مناڵدا. بۆیە پێشوی داخل بین لە بابەتەکەدا ڕیپۆرتاژێکی ڤیددیۆیمان بۆ ئامادە کردوون جاهیوامان وایە بچینە لای ڕیپۆرتاژەکە و لە دواتردا بگەڕێنەوە ناوەڕۆکی بەرنامەکە. لە دنیای ئەولەمەیە لەو هەموو ئیمکانات و خواستە زۆری کە مناڵ هێتی دایکێک بەسەرکەوتوی مناڵەکەی بەخێوە بکات. مەڵاهی منەڵم زۆرترین شت ئەوە کە مناڵەکە سەرکەوتوو بێ دایک لەگە مناڵەکانیان زۆر نزیک بێت زۆر مەسەرن ئەگە بکرێتەوە حەچەند لەوانەیە زیاد قسەکەشم زیادە ڕێ بێ بەڕاستی ژنی ماڵەوە زۆر مهم بە زۆر مناڵی پەروەردەترە وەک لەوەی دەوامی هەبێت. پێت وایە و ئافرەتانێکە داوامەکەن کەمتر سەرکەوت کەس کەمتر سەرکەوتن کاتیان نییە ئەو کاتێک ئەچنە دەرەوە دێنەوە هیلاکن ئاگان لە هیچ شتێ نییە ئەجار تۆ سێژم لە خەز ئەو مناڵە لە بەردەمتان نان و ئەم جلو بەرگ و هەستوکە و سێژ جار لەگەڵ یایەتی بەڵام ئەو لەوانەیە لەو شەو ڕۆژای یەکجار لەگەڵ یاوێت دوو جار ژنی ماڵەوە دایمە ئاگای لێتی لە هەموو شتەکانی. بەدەست دایکە چکە باوک لە ماڵەوە نییە دایک لە ماڵا بێ ئاگای لێبێ لە ڕۆشتنی لە هەڵسانی لە مەکتەبی لە هەموو شتێکی. لای زۆربەی دایکان ڕازی نیم لەبەر ئەوەی لە مناڵم خۆم لە باخچە یعنی بەعزە ڕفتارێکە بینم لە مناڵ تەسەور ناکەی بەعزە قسەیەکەکە یەت شەڕی بینی دایک و باوک باسەکە باسی هەموو شتێکەکە ئەنجام مناڵ بەعزە مناڵێک ئیتر بە بیان و بێ بە هەموو شتێک بێ نەوەڵا ڕازی نیم. جاریبار کاتی دایک باوکم قسە دەکەم من هەنجار بەگوێیان ناکەم. لە چیا بەگوێیان ناکەیت؟ ئیترەوان دەڵێ ئەو جرە لە بەکەمی شەڵم ئەوە ناکەم ئەڵێ ئەوە بکەمی شەڵم ئەوە ناکەم حەزیم لێ نییە ئیتر دایکش ماڵێ باشە ئیتر منیش دوای ئەم دەقەیەقەی ناکە ئەیکەم. پەروەردەیەکی جوان پەروەردەیەکی سەرکەوتوو ئایندەیەکی گەشتە بێ مناڵەکە هەر ئەوە نەبێتتر خوادایتر بۆ کۆڵان و پەروەردەیەکی جوان نەتوانی هەر جل نییە هەر ڕفتاری جوانی فێرکەی هەڵس و کەوتی جوان فێر بێ پەروەردەیەکی باش فێر بێ. زۆر خۆشەوێ یا باوکت؟ وەڵام بە زۆری دایکم. بۆچی دایکت؟ وڵا دایکم خۆشترێت. دایکت زۆر نەسیحەتەکە یا باوکت؟ باوکم.
لاڵێ تەپارەت و ئەزیەوە مەیخۆ بۆ خۆت بیدا بە تەسەدان بیبە بۆ مستەوەت. دایک و باوکت کامیان لی داوی؟ وەڵا تۆزە بە زۆری دایکم. لەسەر چی لی دای؟ وەڵا هەروازی خۆمە. هەروازیت کردبوو؟ بەڵێ. ئێستا لە بیرت ماوە یانی ئێستا تووڕێی لە دایکت کە لی داوی؟ نەوەڵا. بۆهۆی ئەو بێ موچەیە بێ قەیرانی دارایەوە سەری هەڵاوە بێگومان هەیە و زۆریش بەڕادەیەکی زۆریش هەیە. من وەکو شخصی خۆم پێم ناخۆشە بەڕاستی کە مناڵە ورکەگرێت و دایکیان باوکی لە توانانیە بۆی بکڕێ. ئەمەش ناقی دایک و باوکەکان ناگرم لەبەرەوەی خۆت ئەزانی بە قەیرانێک کاتەیە بەڕین هەبوو بە تایبەتی لە تەمەنە وردەکانە ورکەگرێڵە فڵان شتۆن بکڕێت جلەکە گرانە نرخەکەی زۆرە دایکەکەیان باوکەکە ناتوانێت بۆی بکڕێت. دایکانی ئێستا زۆر ماندوون زۆر ماندوون ئەم هەموو خزمەتەش بە قسەکردنیشان زۆر ئاسان یعنی کەم بە قسەیانەکە متاڵیب زۆر بووە پێت شت زۆر بووە مناڵ ئەمەی داواکاری هەیە خزمەت و شت زۆر بووە متاڵیب زۆر بووە بۆ مناڵ ئەم دەرەقەتی هەمینە و بێتاقە دەبێت پێی ئەو شتەکان زۆرە ئەوە فلامانە زۆرە شتیوانە ما بڵێن ئەمە عیبەوە ئەو هیچ هەمی بەبێ ئەوی تۆ ئاستی پێ بکەی ئەوی بینێ بەبێ ئەوی تۆ ئاگا لێبێ ئەوە چی بینێ. ئەی ئێستا دایک چۆن ڕفتار لەگەڵ مناڵاکە دایکەکانیان سەر دایکی ئێستا نازانم وڵام دفتاتی هەر بە باوکی ئەڵێ هەر ئەڵێ بێریوە و نازانێ وەرەڵای کۆڵانی غەوتەوە گوێی لێی نییە. یعنی ڕازینیت لە پەروەردەکردنی دایکی ئێستا بۆ مناڵەکەی؟ کورە ناوەڵڵا ئەی تۆ مناڵەکەت وا پەروەردەکە بەبوونە و بە نەبوونە شکور بێت لە هەوڵ و فێریکە کە لەگەڵ تا بێت نەک مناڵەکە و فێرکەیت و دوایش بە زلە و بە لێدان و یان بەرەڵایکی بڵێ بۆم بە خێو ناکرێ وایە. بەڕێزان دووبارە سڵاو دیارە لە دوای بینینی ئەو ڕیپۆرتاژە ئەمەوێ ئاماژەیەک بدەین بەوە سەرەتا مقدمەیەکی بچووک لەسەر مۆزوعی مەسەلە ڕۆڵی دایک لە ژیانی مناڵدا باس بکەین. ئەویش بۆی دیارە منداڵ هەروکو هەموو لایەک ئاشنایە لامان مناڵ بۆ خۆی گرنگترین و چۆنەڵی بنرخترین سەرمایە و سامانی مرۆڤایەتین و لە هەمان کاتا مناڵەکان بەڕاستی ڕاستپاردەیەکی گەورن کە خوای پەروەردگار بەخشیوێتی بە دایک و باوکەکان بۆیە لە ئەستۆی دایک و باوکاندایەوە بە تایبەتریش بەگشتی طبعاً لە ئەستوی هەردووکیانە بەڵام بە تایبەتر لە ئەستۆی دایکاندایە کە بتوانن ڕۆڵێکی کاریگەریان هەبێ بتوانن ئەو ئەمانەتەی کە لە بەردەستیانە یەت کە بریتە لە پەروەردەکردنی مناڵەکان بە شێوازێکی جوان و ڕێک و پێک بتوانن ئەو مناڵە پەروەردە بکەن. دیارە طبعاً چارەنووس و دواڕۆژی هەموو میلەتێک بەستراوە بە داهاتوی نەوەکانی داهاتوو کە بریتە لە مناڵان. ئێمە هەر کاتێک توانی بێتمان لە هەر سەردەمێکە توانرابێ بەمانایتمەن توانرابێت مناڵان بە باشی ڕاهێنرابێت یاخود پەروەردەیەکی چاکرابێتن دیارە لە داهاتووە مەسەلە داهاتووی ئەو میلەتە داهاتوویەکی گەشتدارتری هەبووە و لە هەمان کاتە داهاتوویەکی سەرکەوتووی هەبووە. بۆیە بایەغدان بە ئامادەکردن و مەسەلە پەروەردەکردن و ڕاهێنانی مناڵان بەڕاستی ئەساسێکی گرنگە بۆ ئەوی کە دایک ئەبێت ڕۆڵی کاریگەری هەبێ لە بنیادنانی یەکەم خێزانەکەی خۆیدا کە بریتە لە ئەو ژینگەی کە بۆ مناڵەکەی دابینەکە و لە هەمان کاتشە ڕۆڵێکی کاریگەری هەبێ لە داهاتووی نیشتیمان و میلەت و نەتەوەکەیدا. ئەمە بۆ خۆی چونکە هەر کاتێکە ئەگەر ئێمە ببینین لە باخچەیەکە ئەگەر بێت و گوڵەکانی زۆر جوان بێت شانازیەکە دیارە ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسەی کە مەسەلە باخەوانی ئەو باخچەی کردووە کە بە دڵسۆزی کە توانیوێتی بە سەلیقەیەکی جوانە ئەو بکە. وە لە هەمان کاتە ئێمە بەڕاستی لە ڕووی
پێکاندنی مناڵەوە ئێمە ئەبینین لەم ڕۆژگاری ئێستادا پەروەردە و پێگاندنی مناڵ تەنها هەستەکەین خێزانەکان لەوا دەیبینەوە وا تەسەورەکان بریتی بێ لە ئامادەکردن و پێدانی خۆراک و ئامادەکردنی جلوبەرگ و پێداویستیەکانی ژیان کە زیاتر خۆیان ئەمانە هەمووی دەبینەوە لە ڕووی هەمویان دەبینەوە لە ڕۆ مادیەکەیەوە کە زیاتر خزمەت بکرێن چەندێک ئەو دایکە هەڵەسێبەوەی کە ڕۆژانە ماندووبوونێکی زۆر بە خەرج ئەدا بۆ ئامادەکردنی خواردنێک کە مەسەلە مناڵەکانی بەدڵی بێ یعنی زیاتر هەموو گرنگی ئەم دایکە زیاتر خۆی بینێتەوە لەوەی کە چۆن ئەم مناڵەوا لێ بکە کە مەسەلە مناڵێکی تێر و تەواو بێت لە جلوبەرگیا لە خۆراشیا لەمە هەرچەندە ئەمانە گرنگن بۆ گەشەی مناڵ بەڵام لەوانە گرنگتر لە نەڕۆحی معنەویەکەیەتێک کە پێویستە ژینگەیەکی زۆر باشی بۆ لەبار دابنرێت تاوکوونێ بتوانێت ئەو مناڵە جگەلەوەی کە لە ڕووی مادیەکەەوە پەروەردەکەی لە ڕووی ڕۆحیەکەشەوە بتوانی ئامادەسازیکەی و بتوانێت بە جۆرێکی وە کە بەرەنگاری هەموو کۆسپ و لەمپەرەکانی ناو ژینگەکەی دەرەوەی خێزانی ببێتەوە و لە هەمان کاتشە ناو خێزانەکەشی بۆیە ئێمە دەمانوێت باس لەمە بکەین کە ڕۆلی دایک گرنگێکی زۆر گەورەی هەیە و لە چاو ڕۆلی باوکدا بەڵێ ڕۆلی باوکیش گرنگرە بەڵام لەو گرنگتر ڕۆلی دایکە کە ئێمە ئەبینین زۆرتر هەروەکو لە ڕیپۆرتاژەکەشە ئاماژەی پێدا کە یعنی دایک ناڕاستەوخۆ حاڵەتێکی فتریە ئەگەر ڕاستەوخۆ یان ناڕاستەخۆ بە هەر شێوەیەکیان بڵێ کاریگەری خۆی ئەبێت لەسەر هەڵسوکەوتی ئەو مناڵە لەسەر داهاتوی ئەو مناڵە هەروەکو چۆن ئێمە ئەبینین زۆربەی ئەو کەسانی کە کەسێکی سەرکەوتوو بوون لە دنیادا یەکێک لەوانە ئەدیسۆناڵێ ئەڵێ من دایکم پێی گەیاندم من دایکم گەیانوێ ینی چەند کەسی ترکە مەسەلە کەساتی هەڵکەوتوو بوون لە بواری سیاسی و مەسەلە کارگێڕی و لە هەمان کاتە بوونەتە پرۆفیسۆر بوونەتە کەسانێک کە خاوەن پێگە بوون لە ناو کۆمەڵگادا کە ئەگەڕێتەوە بۆ ژیانەکانیان دایکیان بووە بۆ تەمایی پاڵپشتی ئەوەی کە ئەو ببێتە کەسێکی سەرکەوتو بۆیە دەمانوێت بچینە زیاتر ئەو بابەتەوە و بڕۆین بۆ لای کاک دکتۆر بزانین ئەویش چی دەربارەی ڕۆلی دایک بۆمان باسەکەوە بۆ بینەران بزانین ڕۆلی دایک لە ژیانی مناڵدا چۆن ئەکرێ بەرجەستە بکرێت. سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ بینەرانتان و ئێمە لەو دەرفەتەیە بۆی کە لە کورتەیەک بتوانین کە دایک بەرچاوڕوون بێ لەسەرەوەی کە لەسەرێتی بە تایبەتی بەرامبەر بە مناڵەکانیان ئێمە پێش هەموو شتێک تەنیا لە ناو خێزانە ڕۆڵی دایک دەست پێ ناکات یان ڕۆڵی باوک دەست پێ ناکات پێش ئەوە کە ئەبێ بزانین باوکو دایکێک پێشەوەی کە بەنیاز بێت کە لە پاشە ڕۆژە من دایکایەتی و باوکایەتیەکە ئەبێ لە پێش زەواجە واتە ئێمە بتوانین لە گەنجەکانمانە ئەو فکرە دروستکەین کە چۆن ئەبینە دایکێکی باوکێکی مستەقبل یان ئافرەتان چۆنە بێتە دایکێکی مستەقبلی چونکە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی ئانی و کاتی و فترەیەکی زەمەنی محەدەد نییە ینی پرۆسەیەکی ئەتوانین بڵین ئەجیالە کە ئەجیالیشە ئەبێ بەلای کەمەوە کەسەکان خۆیان شعورکەن کە من پێویستەکە کە بۆ نمونە منکو باوکێکە ئەمێ ببمە باوکێکە بێت چیم تیا هەبێ چونکە ئەمە نەزانین دواتر چی بکەین ئەمە نەمانزانی نازانین دوای لە مناڵەکانمانە چی بێنەدی ئەمەمان نازانین مناڵ بۆ کوێ پەروەردە بکەین ینی ئەمە زۆر گرنگە کە ئێمە پێش ئەوە کە پەروەردەی خێزانی لە خۆمان کە کاتێک گەنجین دەست پێەکە کەسێک کە ئافرەتێکە کە بۆنە ئەبێ پێشکات کە کاتێکە گەنجێتی ئەجوڵێ و کاتێک کە پێ ئەگات لەو کاتێ بزانێت کە لە مستەقبەلا چۆنە بێت و چۆنە بێتە دایکێکی سەرکەوتوو ئەبێ کۆمەڵگە لەسەرمە یعنی ئاماژە بکات ئەبێ کۆمەڵگە گەنجەکان لەسەرمە ڕابهێنێ مەعلە سەفکەیمە ئەبینی کۆمەڵگە لەسەرمە ڕاینایە بڵێ ینی ینی زیاتر بڵێن ئێمە زیاتر بۆ ئەوە ئەیگەڕینەوە کە دایک و باوک پێشێ بچنە پرۆسی هاوسەرگیری و پێویستە ڕۆشن بیریەکی تەواویان هەبێ لەسەر پەروەردەکردنی منداڵ ئەنجا هەنگاو بنێن بۆ ئەو خۆی ڕاستە ئەو ڕاستە ئێمە مەبەستەکە لەوەیە پێش ئەوەی کە بڵێن پێش ئەوەیشی کە بڵێ من چۆن پەروەردەم ئەبێ خۆی پەروەردە کە دەبێت چونکە ئێمە ئێساکە زادەی دەستمانە نەقڵەکەین بۆ دەوروبەرمان ئەگە زادەی دەستی خۆمان لە کەسایەتی خۆمان نەمانتوانی بێ کاتە لە دەوروبەریشان ناتوانین دروستی بکەین بۆیە پێش هەموو شتێ ئەبێ لێرەوە ئەو خولیایە دروست بێ لە لای گەنج کەواتە ئەتوانم بڵم بە کورتیە بە دوو کەلیمەی کورت دەری ببڕین ئەبێ خولیای بە باوکبوون و بەدایکبوون لە گەنجەکانە دروست بێ ئەگەر هات و بەم شیازە دروست بوو لەگەڵ تاموچێژ گەنجایەتێکە ئەزانێ کە لە مستەقبەلا چۆن بێ و ئەو خاڵە پیرۆزە گەورانە چین کە پێویستەکە کە هەی بێ دواتر
کە ئەم کەسەی ئەگەر وا پێگەیشت ئینجاریان دێتە کە ئارایەکی شتێکی تر دێتە ئاراوە کە بۆ نمونە من وەکو باوکێک کە تێگەیشتم کە چیم لەسرە بۆ باوکایەتی دواتر ئەزانم هوەری پەروەردەکردنیش چییە پێویستە لەسرم. ئێمە کە ئێستاکە ئەگەر وەکو باوکێک زانیمان ڕۆڵی باوکایەتی چی ئەشزانین کە خۆمان بوو کوێ پەروەردەکەین و ئەشزانین چی پەروەردە بێت یابانە و ئەشزانین چی پەروەردەکەین و چی لە مناڵەکانمانە دروستکەین. من کە باخەوانیەکەکەم پێشە و شتێکە بێ لێکی بەمەوە کە ئەم زروفەیە کە چی پێویستە و ئەو دارەیە چی پێویستە و ئەو ڕۆکە چی پێویستە و چۆن ئەتوانم لە کاتی خۆیان چۆن ئەتوانم پەروەردەی دروستی بۆ بکەم. اینجا ئەمە کە کاتێکەمە یەکێکە لەو خولیانی کە ئێمە ئێستاکەم عەلە سەف دایکان و باوکان بە عام و دایکان بە زۆری ئەبێ ئەم پرۆسەیە لە ناخی خۆیانە بجوڵێنن. ئێمە ئێستاکە ئەبینین ئافرەتان بە شێوازێکی عام لەبەرەوەی کەوا بە تایبەتی ئیعلامێکی جێڕوێر لە کوردستانە هەیە بەرجێ لە ڕووی بەڕێزان کە ئێسێمە لە دەستگایکی نەو دەستگایانە کە ئەم ئیعلامەیە تەوجیهی گەنجەکە چۆن گەنجێتی زۆر بەسەر بەرێن نەک ئەوەی کەوا چۆن بیکاتە بنچینەیەک بۆ پێگەشتنی کەسێکی مستەقبەلی. لێرانەیە بۆیە ئێمە گرفتێکی زۆر گەورەمان بۆ دروستە بێت کە ئەو کەسانی کە پێ ئەگەن دواترن بەدەست بە تاڵی گەچنە ژیانی هاوسەرێتیەوە کە چۆ ژیانی هاوسەرێتێکە و نازانێت کە چی لەسەر پێویستە بیکات. بۆ نمونە ئێساکە ئێمە کە دایکێک لە کاتێکا کە زانی پەروەردەکردن چییە زانی پێویستە ئەو بابەتانی کە پێوترین بابەتی پەروەردەکردن. ئێمە ئێساکە کاڵین پەروەردەکردن واتە گۆڕانی ڕوودانی گۆڕانکاری مەرغوب لە کەسایەتی مناڵەکانمانە. بۆ نمونە اینجا ئەو کە ئەڵین گۆڕانکاری مەرغوب واتە پێویست یان ویستراو اینجا ئەبێ بزانین چی گۆڕانکاری لە ڕووی چیەوە. بۆ نمونە ئێساکە یەکێک لەو شتانی کەوا زۆ گرنگە دایک لە کە هاتە سەر پرۆسەی پەروەردەکردن ئەبێ سێ شت بزانێ. یەکەمینان لەوانەی کەوا پێویستە بیزانێ ئەوەیە کەوا شتە ترسناکەکان چییە لە مناڵەکانمان کە ئیحتیمال هەیە دروست بن. چکەمە زۆر گرنگە ئێمە پێش هەموو شتێ ئەبێ ئیسعافاتی ئەوەلی بزانین. ئێساکە لە هەموو بوارێکە ئەبێ خوتوڕەکان جارێ لابەرین ئەبێت لە پاڵنەرەکانیشە کە مرۆڤ پاڵنەری ژیانی ئەبێت لە دوای پاڵنەر ئەبێ ئەمانی هەبێ ئەبێ جارێ ئەمان دروستکەین لە مناڵەکانمانە خەترناکەکان چین کە پێویستەکە کە دایک و باوک لە بنچینەوە گۆڕانکاری لە خۆیان دروستکە ئەو شتانی کە خەتر لەسەر مناڵەکان خۆی نەهێڵە دواتر بشزانێت کە زروفێکی دروستی بۆ لەبەر دروستکە. اینجا دووەمینان ئەوەی کە زۆر پێویستە ئەوەیە کەوا بتوانین پەروەردە و گەشەکردنیکی دروست چییە. جامە بەڕاستی ئێمە زۆر کەسانی زۆر کە ئێستاکە پێوترێ پسپۆر لە بواری پەروەردەیە ناکامڵە لەوەی کە شتە ترسناکەکان چین و ئەوانشی کەوا بۆ نمونە نازانێت گەشە چی پێویستە و سێم منهەجیش ئینجاریان دواتر چۆن ئێمە چارەسەرکاریکەین ئەگەر هاتوو لە هەڵەیەک لەم دوانەیە پێشوا ڕۆیدا چۆن چارەسەر بکەین. کەواتە ئێمە ئێساکە لێرانە دایکە بێت ئەکە گەربین ئەم بوارەوە کە بڵێن بێت چی بزانێ یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە ئەوەی کەوا چی خەتەرناکە دایکی بەڕاستیە بێ بگەڕێ بە دوای ئەمەیە. ئەمەشە لە چەند کەناڵەکە و دەستمانەکەوێت یعنی ئەبێ بزانین دایک بزانین چی ترسناکە لەسەر مناڵەکان. یەکەمین ئینسکلۆپیدیا کە ئینسان بێوێت تایە دەستکەوێت کە چی ترسناکە لەسەر کەسایەتی مناڵەکانمان خۆمان کەسایەتی خۆمانی. ئەین زۆر گرنگە من ئێستا وەکو باوکێک ئەزانم لە ژیانمە چی هەزاری داوم ئەزانم چی نەهێش پێ بگەم ئەزانم چی کەم و کوڕی بۆ دروستکردم ئەزانم چییە لێ خنەکانی ناو کەسایەتیم مە زۆر گرنگە. بۆیە دایک و باوک هەمووی با یەکەم شتێک کە ئەیکات بەم پرۆسە هەبێتەوە بێتەوە بە ناخی خۆیان چی خەتەرناک بۆ لەسەر من تا بۆ مناڵەکەم نەیهێڵم. دووەمینیان ئەوانەی کەوا ئەبیستین ئەبینین لە ژینگەیە گەورەترین یەکی تر لەوانەی کەوا لەسەر چاوەیەکی تر زۆر جوتی زۆر کەمەوێ چی لە ژیانە ترسناکیە ئیتر لە بەسیترین هۆکارەوە لە ماڵە کە زیان بە مناڵەکانمانەگەیەنێ. بۆ نمونە لەو ئالەتێکەوە لە چقۆیە کە دائێت چەند مناڵ هەیە زەحی چقۆیە. بۆ نمونە لە شیشێکە لە ماڵ زیادەیە چەند مناڵ هەیە کە ئەوەیە. بۆ نمونە لە کاتێکە کە لە وەسائلەکانی ماڵ کە دروستەکرێت لە کارەبایە لە هەموو شتانە چی ترسناکەکە هەیە. معنا سەفێمە ئێستاکە هەموویمان بیستووە بەس ناتوانین ئیشی لەسەر بەس کاک دکتۆر یعنی ئێمە زیاتر ئاماژە ئەگەر بۆ بدەین یعنی کاتێک ئەبینین تۆ مەسەلە جەناب دۆک باست کرد ئەڵی دایک کەسایەتی دایک و باوک ئەساسێکە بۆ بنیادنانی کەسایەتی بڵێن مناڵەکە. بەڵام لە هەمان کاتە ئێمە جاری وهەیە لە کۆمەلگایەکەین مەسەلە تاکەکانی ناوخێزان بۆ خۆیان پێشتر پاشخانێکیان هەیە لە پێشترا لە ناو خێزانێکدا پەروەردەبوون مەسەلە خێزانەکە هەمووی لەسەر ئەساسی مەسەلە دەمەداخە کە خۆی ئێستا مەسەلە باوکە
پێشتر بەوتراوە مەسەلە لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ هیچ نازانی لەسەر ئەساسی ئەوەی کە هەمیشە بە هاوکاری و لە هەر کاتێکە گەشت بێتە هەر بارودۆخێکی ناڕەحەت خێرا مەسەلە دایک و باوکەکە لەوانەیە خێزانێکی زۆر متعاتف ببێتن خۆشەرنی هەرموو خێزانەکان تونند و تیژ ببێتن چکە هەم لە ڕووە تونند و تیژەکەەوە کاریگەری ئەبێت لەسەر کەساتی مناڵەکە هەم لە هەمان کارشە لە ڕووە عاتفیەکەشەوە ئەگەر زۆر زیادە ڕەوی تیا بکرێ مەسەلە کاریگەری ئەبێت لەسەر کەساتی ئەو کەسە بۆیە کەساتی ئەو کەسە ئەگەر بێت و لە خێزانێکی تونند و تیژەوە هات بێتەوە سیرەکەی هەمیشە کاتی ئەچێتە ناو خێزانە کۆخ مەسەلە بۆ نمونە لە مناڵیە خۆشەویستی پێ نەدراوە سیرەکەی هیچ کاتێ ئەچێتە ژیانەکەی خۆشەویستی هیچ کەسێک قبول ناکە و هەمیشە بە گومانە لە خۆشەویستی دەوروبەرەکەی یا خۆشی خۆشەویستی نازانێ بەڵێ دایک و باوک ئێستا تۆ خۆت وەربوونەکە ئەمەد کە مەسحێکی ناخی کەسەکان یعنی یەکەمیشت مەسحەقی خۆ بکە ئەوەی کە لە ژیانتە تەڵ بۆ نایەڵە بۆ مناڵەکەم بڕۆ ئەمە زۆر مەوسوعێکی زۆر کەم زۆر ئاسانیش لێتی ئەگەین ئەمە بۆیە ئەگە دایک و باوکێک ویستی مناڵەکەی جوان پەروەردەکە یەکەمیشت بەما بێتەوە زۆری ساهەداکە دوای لە ژیانە چی گرنگە دواتر بخوێندێتەوە کە ئمە بەڕاستی مەعلەسەف دایکان ئەمڕۆ یعنی دایکان یەکێک لە بڕ لە زانایانی کۆنیشە بەشێک لەوەی کەوا بە تایبەتی لە هەموو لە قەواعیدە فقهیەکانە کە باسی دایکەکە کە ئافرەتێک کە قابلی زەواجە یەکێک لەوانە ئەڵەیە کە بۆ نمونە پەروەردە کرابێ بای ئەوەی کە بزانێت کە ژیان چی پێویستە و خێزاندارەتی چی پێویستە و یەکێک لە بوارەکانی خێزانکردن بریتێ لە پەروەردەکردنی مناڵ ئەبێ هەوڵدات ئەبێ لە مەزەر لە مەزەرەکان دەسێکەوێ ئەبێ بە دوایە بگەڕێ ئەبێ ببێتە خولیای لە خولیا سەرێکیەکانی ئێمە کە باسی ئەومان کرد کە گەنجێک بۆ نمونە لە سەرتاوە کە بۆ خولیای سەرەکی چۆن باوکێکی مستەقبەلی بێ ئەش خوێنێتەوە لە پێناوێ کە خوێندیەوە کاتە ئەو کێشەیەمان نامێنێتەوە ئەکرێ بڵین دایک یەکەم قوتابخانەیە بۆ مناڵ لە کەسایەتی خۆی خۆڕەوشت و ئاکارەکانی سەرچاوەکەی لە دایکەوە وەرەگرێت بە دەرەجە یەکەم ئەمەی کە تۆ باسیەکەی ئەم ئامادەکاریە لە تاهەکانە بەڕاستی ئەمە بێ سەقافێکی درودرێ یان شتێکی درودرێژە پرۆسێکی درودرێژە ئەگەر بینە سەر چەند خاڵێکی لێ هەڵبژێرینە ناتوانین لە بەرنامەیەەکە تەختەی زۆری بکەین بناغەدانەری ئەم هەڵسوکەوت و معاملانەی مناڵ ئەم هەڵسوکەوتانی دایک و باوکێتی کە پێشتر وەکو ئەوانخانیش لە ئیشارەتی پێەیە ئەمیش هەر لە دایک بووی هەڵسوکەوتی ئەوانەی پێشووترەکە لەسەری پەروەردەکراوە بەڵام گرنگ ئێمە لەم قۆناغایە بەم دایک و باوکە بڵێن تۆ پێویستە بەم خاڵانە یەکەم خۆت ئاگاد لە پەروەردەی خۆت بێ بە تایبەتی بە دایکان کە ئێمە زیاتر بابەتەکەمان پەروەردەی بابەتەکەمان ڕۆڵی دایکەتیایە بە تایبەتی بە دایکان بڵێن لەم ڕۆژگاری ئەمڕۆیە دایکە بێ ئاگای لە زۆر شت بێ ئاگای لە سەردەم بێ ئەوە نقصانەکانی خۆی جەنابەت ئیشارەت پێ ئاگای لە واقعی سەردەمی ئەمڕۆ بێ دایکە ئاگای لە واقعی سەردەمی ئەمڕۆ نەبێت ناتوانێت مناڵێکی تەندروست بەرهەم بێنێ ئاگای لەوە بێت یعنی چەنە گرنگیدان بە مناڵ ئەمڕۆ ئەوەی کە پێشتر گرنگیدان بوو بە مناڵ لە سەردەمی پێشووترا لە سەردەمی ئەما کە مناڵ بووە مەرزیە ئەوە ئێستا گرنگ بێ بۆ مناڵەکەی ئێستا پێویستیەکانی ئەم ڕۆژگارە شتی تازەیە بێ ئاگاداری واقعی سەردەمەکەی خۆی بێت دواتر ئاگاداری ئەوە بێت چی تێک ئەوەی کە مەخاوفەکانی جەنابەت باسی کرد زیاد لەو مەخاوفانەی کە من خۆم لە ژیانی خۆم بەسەرهاتووە ئەمڕۆ چی تێک دەرە بۆ مناڵەکان من چۆن لەمانە بیپارێزم وەسائل و ئامرازەکانی پەروەردەی سەرکەوت و دایک و باوک ئەبێ لی شارەزابن نەک ئیستعدادیان وەکە پێویستیان بە شارەزایەکی زۆر هەیەوەی کە باسی کرد لەبارەی خوێندنەوەوە بە قەناعەتی من دایک هەر لە سەرەتای ئەوەی بڕیارە مناڵی بێ ئەبێ خوێندنەوەیکی زۆری هەبێت لەسەر مناڵ چۆنێتی معاملەکردنی چۆنەتی پەروەردەکردنی مەرحەلەی ئەوەی کە لە سکایەتی چەند گرنگە دایک لەو مەرحەلەیە هەست بە گرنگی ڕۆڵی خۆی بکات لە مناڵەیە کە ئێستا ئەو هەڵی گرتووە کۆمەلگە بەداخەوە لەم ڕۆیە ئەمانە کەمتر زەقەکاتەوانێ گرنگی دایک لەو ڕۆ بینێت دایک بەرهەمهێنەری مناڵە زۆر گرنگە ڕۆڵەکەی بەداخەوە ئەم ڕۆڵەی تەحمیشەکرێت هەر باسی کۆمەڵە شتیکە زیاتر زەقەکرێتەوانێ ئەمە زیاد لەوەی کە با بڵێن کۆمەڵە خاڵێکە هەیە ئینسان ناتوانێت شتێ بەخشێکە خۆی نەیبێ پێویستە ئەوەی باسی کرد لەسەر کەسایەتی خۆت کەسایەتی خۆمان پێویستە ئاگاداریەوە بین دایک یەکەم قودوەیە بۆ مناڵ یعنی مناڵ هەرچی خۆڕەوشتەکانێتی کەسەیری دایکێکات لە ڕازگۆیی لە معاملەی خۆش لە زمان شیرینی لە دوورکەوتنەوە لە هەڵسوکەوتی ناشرین ئەمانەی زۆری لە دایکەوە وەرەگرێت بە حکمی زۆرترین مانەوەی لەگەڵ دایکایەتی ئێمە چۆن بتوانین ئەم حاڵەتە وانە دایکانە هەم ئەم ئامادەسازی تا دروستکەین هەم ئەوەی بیر بخەینەوانێ تەنانەت ئەوەی علمی ئێستا تازە ئەوەی لایەنی دەرونی باسیەکە کە تەنانەت لایەنی دەرونی دایک لە حاڵەتی سپڕیدا کاریگەری لەسەر مناڵ هەیە بۆ ئەم دایکا بێت لەو مەرحەلەوە ئاگای لە خۆی بێت ئاگای لە شارەزابوونی بێ ئاگای لە حاڵەتی دەرونی بێت ئاگای لە گوێ لە چێگرێت سەیری چی ئەکات چی پێویستە
ئەمانە زۆر گرنگن بۆ دایک. ڕاستە ئێستا بۆ نمونە کە باسی واکەین ئمە کە ویستم بیانی چەند خاڵک لەسەر ئەوەی کە زۆر گرنگە ئێسەوەی کە مامۆستا باسی کرد جەنابێ باسە کرد یعنی ئێمە ئەبێ سەرچاوەیەک بۆ ئەو کەسانە دانین کە چۆن بگاتڕێ بە شێوازێکی سەریع بگاتە معلوماتێکی زۆر ئێمە کە باسی ئەومان کرد کە خۆی یەکەم دوم دەوروبەر دوایی بە خوێندنەوە سێم دەورات یعنی ئێساکە ئێمە مەعلەسەف ڕێکخراوێکی زۆری کۆمەڵگەی مەدەنی دروست بوونە سەرەکەی لە 1970یان کاریگەریان نەبووە ئێمە بڵین لە 1970یان لە مەجای سیاسی و بڵێن تەوجیهی غەڵەتی گەنجان و بەشێکی زۆریان تیجاری و بەشێکی زۆریان تەنیا ئەوەندە ئێساکەی بۆ نمونە من مالەسەف کام شتاڵم داوای لێ برد لە هەموو خاوەنی و ڕێکخراوانەوە کەسانەکەم لە ناو ئەو ڕێکخراوانن کە ئێستا بەشێک لە ڕێکخراوەکان ئەوانەی کە لە پیرۆستترین بوارە ئیشەکەن کە بەناوی تەنمیەی بەشەریەوە ئیش لەسەرواکە کە چۆن ببیکاتە مەزەرێکی مەعیشەت و پارەپیاکردن کە ئەمە زۆر غەڵەتە کە تۆ باسی پێگەیاندنی مرۆڤێکی دروستەکەی وەرە لەم بوارەیە مەفتوحیکە وەی کەوا خەڵکی بتوانێت کە چۆن پێوگات چۆن بتوانێت زرێکی زۆر خەڵەتە ئێستا بۆنەوە دەورەیەکی تەنمەیەکی بەشەری ئەکرێتەوە لە بری کە لێرە بە بەلاش کرێ و لە شوێنەکانی ترە حەقی وایە لە وەزارەتی ڕۆشنبیریوە لە وەزاری لەو بەشی ڕێکخراوەکان کە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی یان هەر وەزارەتێکی ترکەی نەکرێ ئەبێ ئەلم بوارەیە دەرفە دروست کات بۆ ئەوەی کەوا ئەو بوارانە کە کرا بە بەلاش بەوەی کە خەڵکی بتوانێت سوودی لێ ببینێت لە بواری تەنمەی بەشەری ئینسانیە چکە ئێمەمانە کۆمەڵگە پێشخین کەواتە نابێ ئێمە بە دوای مەعیشەت لێرە بگەڕێن اینجا ئێمە ئەگەر مەزدەرەکەمان وەرگرت بۆ نمونە ئێستا مامۆستا ئاماژەی بە شتێک کرد یعنی دایک ئێمە لە ژیانە ئێستاکە ئەوەی کەوە ئەم بوارە ساغڵەتەیە کە دروست بووە گەورەترین هەڕەشە دروستەکە لەسەر مناڵەکەمان ئێمە ئەمڕۆ لە هیچ تەکنیکێکمان کەم نییە بەڵام گەورەترین مشکلەمان ئەوەیە کە دایکایەتی تایبەتی بە تەخصیصیکەن باوکایەتی بە تایبەتر یعنی هەموو ئەمانە ڕۆڵەکانی خۆی نابینێ بۆیە کۆمەلگایکی سەقە دروستە بێ کە کۆمەلگای سەقە دروست بوو خێزانی سەقە دروستە بێ کۆمەلگای سەقە دروستە بێ کۆمەلگای سەقە دروست بوو سیاسەتی سەقە دروستە بێ سیاسەتی سەقە دروست بوو کۆمەلگا یعنی وڵاتێک دروستەکەی لەسەر لێواری لە ناوچوونە بێ کەمە ئێساکە بە چاوی خۆمان مەرگی خۆمانە بین لە وڵاتەیە یعنی ئەمە گرفتەکەیە بووی ئێمە بگەڕێینەوە ئێساکە یەکێک لەوانە لە ئەساسی شەرعیە شتێک هەیە لێرۆ باسی یەکەم نەبێتە کێشەیەک یعنی لە هەموو مەزهەبەکان باسی ئەوواکە دایک ئەبێ یعنی یەکەمین پرۆژەی یان بۆ نمونە یەکەمین خولیا یا یەکەمین ئەهەمیەیەک مهمەی کە هەیبێ ئەبێ بریتی بێ لە پەروەردەکردنی مناڵەکانی حتا لە هەموو علەمای شەرعی باسی ئەوواکەن لە علەمای فقیە باسی ئەوواکەن ئەبێ بۆ نمونە باوک کارگوزار بگرێ کەسێک بگرێ وەکو خەدەم خزمەکاری مناڵەکان ماڵ بکە بۆ ئەوی ئەو تەفەڕۆکە بۆ مناڵک بۆ پەروەردەکردنی مناڵ لە مەزهەبی ئەبی حەنیفەیە کە شتێکی زۆر جانەڵێ یعنی ئەگەر هاتوو بۆ نمونە ئەڵێ ئەگەر هاتوو باوکەکە بە دایکەکەی پرسی کە من کەسێکت بۆ بگرم بۆی کە پەروەردەی مناڵەکان بکەیت تۆ یەکلا ببیتەوە ئەڵێ ئەگەر دایکەکە وتی من خۆم فریا ئەکەوم خزمەتی خۆشم بکەم و خزمەتی مناڵەکانیش بکەم و پێویستم بە کارگوزار نییە ئەڵێ ئەولاتر وایە کە بۆی بگری لە بەرەوەی لەوێ لە ڕووی نەهاتوێکە بڵێ بۆم بگرێ من بەس چییە مەبەستەکە ئەوەیە کە ئێمە ئەبێ ئافرەتان دابڕکەین لە هەموو شتێ خەریکی پەروەردەکردنی مناڵدەن یعنی کە ئێمەڵێ دابڕی بکەین ئێستا پێچەوانەیە مەسەلا ئەوەی احتیمامی پێنایە ڕۆڵە ئەساسیەکەی خۆیەتی کە تەنها پەروەردەکردنی ئەوەی ڕۆڵە لاوەکیەکانە کە مەشغوڵ بوون وارۆک و باسم کرد بە چێژ لێنانەوە و بە ماڵپاکردنەوە لەوانەیە ڕۆژە تا ئێوارە هەر خەریکی ماڵپاکردنەوە حاجە سپیکردنەوە بێ کاتێک کە زین ڕۆژەکە تاوابێ و ئاگای لە ماڵ و مناڵیش نەماوە کە ئەوەی ئەساسی ئیشەکە خۆشەکەماڵێ یعنی ئەگەر بۆ نمونە یەکێک لەو پرسیارانە کە بێتە خەیاڵتا یعنی ئێستا پرسیارەکە لە یەکەم یعنی خەڵکی ئەگەر تۆ تەقیم کا زیاترین شت لە چیۆ تەقیم دەکە یعنی وەکو ئافرەتێ بێتە ماڵەکە یەکسەر چیەکە ماڵ و تەرتیبی ماڵە بۆ نمونە جلوبەرگە بۆ نمونە شێوازی خەدەمات و ئەساسی ماڵە کەواتە ئێمە لە ستراتژێتی فکریمانە بەرەو سەقەتیەچین ئەبێ ئەلێرە بیگۆڕینەوە ئەلێرە بیگۆڕێن ماڵێکی کەم سەیریکە زۆرینەی زۆری ئەو هەموو زانە گەورانەی پێشوو بامە تۆزی ببەستینەوە کۆمەلگای خۆمانەوە کە زیاترین ئەو هەموو عالم و گەورە چاکەی خۆمانە ئەو هەموو شاعرە گەوری خۆمانە ڕۆسەیری ژیانی نادی مەحوی بهێ من هەموو یەکێ لەمانە هەموویان لە ژیانێکی زۆر سادە و ساکارە پێگەیشتون لە ماڵێکی سادە و ساکارە پێگەیشتون ئەو هەموو زانە گەورەیە هەموویان لە ژیانێکی کولەمەرگیا پێگەیشتون بەڵام گرنگترین شت لەوانە هەموو یەکێ لەمانە کەسێکی گەورە لە پشتیانەوەیە مامۆستایەکی باش دایکێکی باش باوکێکی باش
بۆیە ئێمە پێویستمان بە هیچ شتێک نییە ئێستا لە تەکنۆلۆژیایە هەموو ئەو شتانی کە هەن پێویستن هەمووی هەن بەڵام ئێمە دایکێکی چاک نییە باوکێکی باش نییە لەبەرەوە ئێمە گەورەترین هەڕەش لەسەر کۆمەلگای ئێمە پێوانە ئەولەویاتمان لێون بووە چی لە پێشکری ئەسلەکە بەرەوچۆ ڕۆشتە بەرەو شوێنە کە ئەسڵ نییە ئێستا تۆ بترسێ لە دەمی خەڵکە چیا ترسی یعنی زیاتر یعنی بۆ کەسێکی ڕۆشنبیر مەسەلە بۆ کەسێک کە تۆ بێتەوە سەر ئەسلی مەوزوعەکە و ئەسلی مەسەلە ئیش و ئیش ئەو استراتیژەیە کە خۆتەتە تەقیمی هەموو کەسێک بۆ ئەو خێزانە من پێم وا بێ ئاستی ڕۆشنبیری ئەو دایکەیە لە پەروەردەکردنی مناڵەکانیە چۆن بەڵێ ینی ئەمە گرنگە بۆیە ئەبینی دایکێک کە نابەڵەدا دایکێکە نەزانە دایکێکە مەسەلە هیچ ڕۆشنبیریەکی نییە بەرامبەر بە پەروەردەکردنی مناڵ بۆیە ئەبینی هەمیشە ڕۆڵێکی نەگەتفی هەیە بە جیاواز لەوەی کە دایکێک ئەگەر شارەزا و ڕۆشنبیر بێ ڕۆڵێکی پۆزتیفی ئەبێ بۆیە سیرەکەی لە پەروەردەکردنی مناڵە زۆربەی زۆری ئەو وڵاتە پێشکەوتوانە احتیمامێکی گرنگیان داوە بە دایک پێشەوەی مناڵەکە هێشتا لە سکایەتی لە هەناویدایە سیرەکەی بەرنامە ڕێژی و چۆڵی استراتیژێتێکی بۆ دانێت چۆن لە یەکەم دەقەوە کە ئەو مناڵە دێتە سکی ئەو دایکەوە چۆن بە پلانی بۆ داڕژێت تاوکو لە داهاتوە مەسەلە چۆن پەروەردەی ئەو مناڵە بکە بۆ چونکە زۆربەی ینی ئایندەی ئەو وڵاتە ئەو میلەتە ئەو شوێنە بەڕاستی بەستراوەوە بەو نەوانی کە لە داهاتووە گەورە ئەبن و هەرێکیانە ئەبێتە ئینسانێکی پێگەشت و لە ناو کۆمەلگادا بە هەموو شێوازەکانە بۆیە کاتێک کە تۆ مناڵێکی دایکێکی تێنەگەشتوو بووی نەزان بووی هەمیشە مناڵێک پەروەردە ئەەکەی کە دڕندە ئاسا بەربێتە کۆمەلگاکە هەمیشە وای لێ دەکەی مەسەلە ئەوەندە توندوتیژیت بەرامبەری کە کاتی ئەچێتە ناو کۆمەلگاوە سیرەکەی ئەویش ئازاری خەڵکانی تردا ئەویش مەسەلە وایان لێکە کە مەسەلە دەوروبەرەکەی ئازار بدا یعنی کاتێک کە تۆ فێری دڵسۆزی ناکەی سیرەکەی بەرامبەر بە هەر کارەکەی گرێتە دەست دڵسۆزی نانوێنێ کە ئەمانە هەمووی بەڕاستی یەکێکن لەو ئینتیما گەورانەی کە ئینسان ئەتوانێت جاری وایە دایک بۆیە لە دایک مەدرسەیەکە ئەتوانێت ئینتیمای نیشتیمان لە ناو دەرونی مناڵەکە چونکە هەر دڵسۆزیە کە تۆ فێری مناڵەکەتەکەی لە داهاتووە ئەبێتە ئینتیمایەک بۆ نیشتیمانەکەی دڵسۆزیەک بۆ نیشتیمانەکەی کە دوایی هەم کۆمەلگاکەی هەم دەوروبەرەکەی هەم خێزانەکەی هەمووی بەڕاستی هینی لێکەن ئیسیفادەی لەکەن سوود وەرەگرن بەڵام بە پێچوانەوە بۆ شێوازە مشکلێکی گەورەمانێ یعنی لە وڵاتەیە مناڵێک کە گەورە بێ هەست بە بوونی خۆی ناکە ینی هەست بە بوونی خۆی ناکە هەست بە تامی خۆی ناکە هەست بە مرۆڤبوونی خۆی ناکە اینجا ئێمە لێرانەیە کە ئەمەش کە هەست بە بوونی خۆی ناکە دواتر هەڕەشەیەک لەسەر کۆمەلگا دروستە بێت یعنی ئەمە زۆر گرنگە من حەزەکەم شتێک لە سەر دین بڵێم یعنی لە بۆ مناڵێکی زۆر دێتە و سنتەرێک کە ئێمە لەگەڵا نابین دایکان نەترسێن لەمە کە بیهێنن با بووی وازەحکەین کە پیان ئەڵێم ئەم دوانە دایک و باوک کامێ دایکە کامە بە باوکە ئاتەن سەری کە من نیشانەی تونەتیژیە نیشانی بەرەعەت یاننا هەموو مناڵەکان ئێستاکە لە دە مناڵە بەدەگمەن یعنی تا ئێستاکە لە 100 مناڵە نەمبینیوە 2 مناڵ لە 102 نەمبینیوە کە بڵێ ئەمە دایکمە کە دایم دایک ئەبێ ینی نەرمونیان بێ خۆشەویستتر بێ خۆی دەستی لێبێ هەموویان ئەمە هەڵا بژێرن بۆچی ئەگەڕێنیتەوە ئەگەڕێتەوە بۆچی سەری کە ئەو مناڵە کاڵێکی ئەڵێ دایکم لێمەدا یعنی من زۆر بە مەزڵومم بین یعنی بۆ لەبەرەوەی کەوا یەکێک لەو گرفتانە ئەوەیە کە دایکان ئێستاکە من لەسەرەوە کە باسیەوەت کرد لە ئەوروپا باسی ئەوە کرێت کە مناڵ چۆن لە فەرتەرە حەملا گەورەکەی جا ئافرەتێک لێرە ویستوی کە بەم ستایلی ئەوروپیا بێ هەتا داوای لە پیاوەکەی کردبوو بۆ نمونە یەکێک لەوانە کە لە هەفتێکا دوو ژەماسی هەیە بۆ بێنێ لە هەفتێکا دوو ئەوە نەژەم لە فلان خۆراک ئەوە نەژەم ینی ئەتەکێتێکی بۆ ماڵۆدانە دوای کابرا چین بوونویست بۆی کرد دوای کە گەورە بوو هەر لە یەکەم شوی مناڵەکە کە تۆ زیاد ئەگریاوینە بوو ئیتر بێزاری و جارسێگە ئەو تو یەخەتەوە گوێ بگرێت تۆ هەر چەند مانگە مەسرف بە منەکەی بۆی ئەوروپی بی من هەموو شتێکمە داوین کردی تۆش یەک تۆ تەحملی گریانی مناڵەکە بکە ینی اینجا ئێمە میزاجەکە مویمە خۆی ئێمە گەورەترین شتەوەیە کە سایەتێکی لەبار دروستکەین دایکان ئەتوانم بڵێم لەم بەرنامەش بۆی کە من ڕێگەی مامۆستا قەدەمیش دەم کە بۆی کە قەدەر خێر بێم بۆی کە بتوانێت شتێک بڵێ ئەوەی کە زۆر گرنگە بە حقیقەت یەکێک لەو شتانەی کە زۆر مویمە ئەوەیە کە چۆن بتوانین بە دایکان بگەیەنین ئێوە لە مەسئولیەتێکی گەورەیان زۆر لەمە گەورەترە کە تۆ تەسەوریەکەی ئێمە ئەوەیە کەوا بۆ نمونە دایکێک کە لە دوورترین شوێنی ئەم وڵاتەیە لە پەناترین شوێن دەسی ئەم وڵاتەیە ئەبێ بیر بکاتەوە یەکەمین پەرۆشی بریتە لە پەروەردەکردنی مناڵ
بگەڕێ بە دوای پەروەردەکردنەکەتە بگەڕە بزانێت چی پەروەرداکەی ئەو سیفەتانە چین ئێمە ئێستاکەش تا ئێستاشە من ئەمڕۆ گەنجێک هاتووە لە ئەمەڵە مامۆسا ئەمەی خۆم پێ بگەێنم بدومەتەوەی لە چی بوارێ وڵا هیچ نازانم لە چی ژان لە چی پێ بکەم گەنجێکە لە جامعایە نازانێت چۆن پێ بکە کەواتە ئێمە نازانین چۆن خۆمان پێ بگەین چۆن دەتوانین چی پەروەردەکەین بۆیە پێویستەکە ئێمە بخوێنینەوە بگەڕێن بە دوایە بۆی کە واریش بۆ ئەگەر ئەکرێ بڵێن دانانی ئەو ئەولەویەت بۆ خۆدانانە بەدایک ئەبێ یەکەم شت بەلایەوە یەکەم پێویستی یەکەم گرنگترین شت لە لای پەروەردەکردنی مناڵەکەی داهاتووی مناڵەکەی گرنگیدان بە مناڵەکەی بێ کە گرنگی بەخۆی ئەدات ئەبێ ئەوە لە بەرچاوگرێ ئەم چەنە هەڵسوکەوت و مامەڵەی جوان بێت ئەمە ڕەنگایەتەوە لە مناڵەکەیە لە داهاتووی مناڵەکە ئەمە دەرئەکەوێت ئەوەی کە بەداخەوەڵم لە کۆمەڵگەی ئێمە دایکان زیاتر خەریکی شتەلاوەکیەکان بوون ئەوەش کاریگەری هەبووە لەسەر مناڵەکان خوێندنەوەیەک بۆ ئەگەر بۆ قسەی و برایە بکەین کە پێی وا بۆ گەدایک دەوامی هەبێت یان مەشغوڵ بێت ئاگەی من ئەڵێم ئەگەر من ئەولەویەت لە لای من یەکەم شت لە لای من مناڵەکەم بێت دەوامەکەم نەبێ ئەگەر لە لای من ماڵەکەم نەبێت گرنگ ئەوەیە تا چەنە گرنگی بەو شتە ئەدەی تا چەنە لە پێشە بەلاتەوە نەک گرنگەوە بێ لە ماڵەوە بیا لە دەرەوە زۆر جار کەسەکە لە ماڵشە بەس ناتوانێت ئەو گرنگیە پێویستی پێ بدات و خۆی ڕانەهێناوە لەسەر ئەوە و لەوەچێ ئەوەی کە لە پێشەوە باسمان کرد بە کۆمەڵە شتی لاوەکیەوە خەریک بێت یەکێ لە هەرە گرنگترین شتەکان کە من خوێنمەتەوە لە بواری پەروەردەیە نزیکبوونی دایک و مناڵە بەیەکەوە ئاگابوونیانە لە یەکتر خۆی خی گەورە خستەفێتەتی لە مناڵە دروست کردووە کە زۆر نزیکە لە دایکەوە من ێستا و شتم زۆر پێسەیرەکە بۆ ئەبێ دایکەکان لایەنەت و نوتیژیەکە بن من ئەڵێم ئەوە هۆکارەکەی باوک ڕۆڵەکەی خۆی نابینێت بۆیە دایگەسە بۆ بە باوک و دایکیش بە تاکید تون ئەبێت یعنی ئەگەر باوکەکان بە ڕۆڵی خۆیان ببینن لە ئاراستەکردنی مناڵیانە من قەناعەتم وایە دایک تون و تیژ نییە نەرمونیانە یەکەم شت ئەبێ ئەرکە ئەوەی کە بۆ دیاری کرد ئەرکە سەرەکیەکەی پەروەردەی مناڵە ئەوەی پێ ڕابگەێنرێ ئەوەی لەسەر شان واجب کرێ دووەم ئەرکە لاوەکێک ئەرکەکانێکی بەلاوەکی سیرکا مناڵەکەی بەرە پێشتر بزانێت کۆمەڵگە و دەوروبەرەکەش یارمەتی دەری بێ بۆ ئەوە ئەبێ ئەوە بزانێت ئاراستەکردنی ئەم مناڵە مەسئولیەتی یەکەمی خۆیەتی بۆ ئاراستەکردن من ئەم دایکانە تا چەنە ئەوەی کە باست کرد لە سەرتاوە چەنە دەورەی پێپینراوە بۆی بزانێت پەروەردەی ئەمڕۆ فەرقی هەیە پەروەردەی سەردەمی مناڵی ئێمە و پێش ئێمە زۆر لەگەڵ تونوتیژی بەکارهێنا نابووە بەس ئایا پەروەردەی ئەمڕۆ بە کەڵکی تونوتیژی و مناڵە لە قوتابخانە پێی وتراوە مافی خۆیەتی بەبێ تونوتیژی مامەڵی لەگەڵ کرێ بە دڵنیاییەوە تووڕەبوونێکی دایکی بە تونوتیژیە زانێ بۆیە ئەڵە دایکەکە تون نەکەیە لەبەرۆ ئەو تازە مافی پێوتراوە ئێمە لە کۆمەڵگەیە ئەم دایکانەی ئێستا پەروەردەی دەستی دایکیانن یعنی شتێک ڕانەهێنراون بۆ دایکایەتی و ئاگایان زۆر کەم لە سەردەمەیە پێویستە دایک ئاگای لەم واقعی خۆی بێت فقهی سەردەم یەکێکە لەو شتانەی کە ضرورەتی ژیانە من کە نەزانم من ئەم سەردەمەی خۆم ببەسمەوە بە پێشووترەوە بڵم پێشووتر منی ئاوا فێر کردووە ئەوە زۆر هەڵەیە تو ئەبێ ئەوە بە گرنگزانی و نزیکبوون لە مناڵەکە بۆم سەردەمە زۆر گرنگە فێرکردنی هەڵگرتنی بەرپرسیارەتی من یەکێک لەو گلەیانی کە لە پەروەردە لە دایکان یەکەم ئەوەیە کە بەڕاستی مناڵی ئێستا بۆ بارە هێندرێ خزمەت کرێ بۆ بار نهێنێکە ئیژە بێت لە داهاتوە خزمەت بکە بۆیە هەر ئەم دایکانە جووا پەروەردەکراون چی پێویستراوە ئەی خوێندوێتی مەجای پێدرا بەس هیچ کاتێ ڕۆڵە سەرەکیەکەی خۆی پێ ئەم هەموو شتانی کە لە دنیایەکەی بۆیە بەرهەمی باش ئەبێ بەرهەمی ئینسان مناڵە ئەبێ ئەم دایکە لە سەرەتای فێربوون و بەردەوامبوونی پرۆسی ژیانیەوە مناڵە کە ئەبێ بە کچێکی گەورە ئاراستە جەناب دوتە بێت و کاتە حەزر بێت دایکی وای بارێ نابێ بڵێ مەسئولیەتی داهاتی تۆ مناڵەکان تا گرنگی پێبە ئاوا مناڵ پەروەردە ئاکرێ و ئەبێ خۆشی خوێندنەوەی هەبێ بۆی ئێمە لە هەردوو لایەنەوە کەم تەرخەمین مناڵ فێری مەسئولیەت هەڵگرتن نەکراوە من قەناعەتم وایە دایک ڕۆڵی سەرەکی هەیە لەوەی کە مناڵ فێری هەڵگرتنی مەسئولیەت بکە زۆر ترسانەنی باش نییە بەس مەخاوفەکانیشی پێبووترێ و فێری خۆپاراستنیش لێ ئێساکە زۆر لەوانە کە سەرەکەی دایکان ینی نەک ئەوەی کە خۆیان توان بوونەتە سەرچاوایەکی بە ئازار بۆ مناڵ ئەمە زۆر ترسناکە یعنی حەزەکەم دایکان گویان لەمە بێت دایکان بە هیچ یازە نابێت سەرچاوی ئازار بن بۆ منەوە چونکە بۆچی ئەگەر تۆ بۆ نمونە ئەگەر هات و هێلانت لێ تێک چوو زۆر خەتەرە ینی بۆیە تۆ دایک هێلانی مناڵە لەبرەوەمە زۆر خەتەرە دوای ئێستا دایک نەک ئەوەشی کە خۆی نەکات ئێستا خەریکە باوکیش ناشری نەکات سەریکە زۆر زۆرینەی دایکە ڕاچیەکات ئاماژە هەڕەشەی بە چیەکە مناڵەکەی کە بەگوێی ناکەوە چکە بۆ لەبرەوەی ئەوەندە لەگەڵ مناڵە بە ناتدروستیش جوڵاوەتەوە ئیتر گەیشتوێتە ئەوەی کە خۆی لە خۆی پڕ بۆ لە ترسی لە خۆی نییە ئینجاڵەتی باوکت بابێتەوە لێەکە وهیانە یا بە باوک تەڵم یا بووەتە سەرچاوی کێشە کە جاران مەعلەسەف منە ماڵم داولێ بن لە خوشکان و دایکانمانەکەین جاران دایکان ئەتوانین بڵێن سەمامی ئامینی ماڵ بوون بەڵام ئێستاکە بوونە تا عارضی مەشاکلەکان واتە گرفتەکان بەرزەکاتەوە پیا و بدروسیەکات کە بۆ نمونە ئەمانە زۆر کێشەیە ئێمە ئەتوانین بڵێن دایکان ئەبێ بە خۆیان بێتەوە
بزانێ کە پرۆسەی پەروەردەکردن کە گەورەترین مهمەی ئافرەتە بەڕاستی زۆر لەمە زیاتری نەک بڵێن زۆر لەمە زیاتری بێ زۆر شت هەیە کە ئەوە بکرای نەکرای و زۆر شت هەیە کە نابێ بکرێ کە ئەمە بە پەروەردە ئازانی بۆیە ئەو خولیایی بۆ دروست بێ بگەڕێ بەسیترین شت لەوەی کەوا زۆر گرنگە دایکە بێ سەرچاوی سۆز بێ سەرچاوی سۆز نییە ئێمە زۆر شتێکەیە کە زۆر غەڵەتە یعنی ئێمە کە بۆ نمونە سۆز لەوای ئەبین کە مناڵەکە دەستی پیابێنی بەسەرابێنی سۆز ئەوەیە کە چۆن پەروەردەیەکەی ئەزەکەمەوە بالای خەڵک ڕوون بێ نەبەوە سۆز بێ کەماچیەکەی سۆز ئەوەیە کە چۆن پەروەردەیەکەی دواتر ئەبێ پێویستە کاکە بۆ نمونە دایک بتوانێت کە مناڵەکەی بە شێوازێک ببێت گرفت بە گرفتوی بناسیێنێ لە کۆمەلگاکە بەڵام خۆی ئەبێ سەرچاوی گرفت نەبێ ئەمانەکە زۆر خەتەرە سێمینان ئەبێ چارەسەری هەموو ئەو گرفتانە بێت کە لە دەروە دێ بەڵام ئێستاکە خۆی بەشێکە لە چارەسەرەکان و پێویستەکە کە بۆ نمونە یەکێکی تر لەو شتانەی کە دایک بیکات ئەوەیەکەوە واعی بێت بەوەی کەوا لەسەری پێویستە و بشزانێت کە بەرەو چۆ مناڵ ئەبا بەڕاستی کامە نازانێت ئەمانە زۆر زۆر گرفتی کاتی بەرنامەکەشتان لێ یەکی کە لەو شتانەی کە گرفتی دروستکرە زۆری کێشە خێزانەکانە کە بەداخۆ ئەحسایەکان وا پیشانیان ڕێژەی جیابوونەوە و ینی ئەو خێزانەی کە جیاش بوونەوە هەندێکی ئەڵە نیوەی ئەو ڕێژەیە لەسەرێکی لە سنتەرەکان گوێم لێ بوو جیابوونەوەی هینە بەیەکەوە بوونی وامیە یعنی هەر بەڕاستی خێزانەکان هەڵوەشانەوەیان ڕوتێکردووە یەکێ لە گرفتە هەرە گەورەکان لە پەروەردەی مناڵی ئێستاەوەی ئەخوێنرێتەوە لە کۆمەڵگەی خۆوانە باڵێن لێکترازان یا شەڕ و ئاژاوی ناو خێزانەکانە کە لە ڕپۆرتاژەکە شازان بە ڕوونی ئاشکرای کرد کە مناڵەکان زۆر جار لە معاناتی کێشەکانی بینی دایک و باوکە مناڵەکان ناتەندروست فێرە بن ئەمەش یەکێکێ لە گرفتەکان کە پێویستە دایکان ئاگیان لەوە بێت ناشرین نەکردنی دایک و باوک بۆ یەکتر لە لای مناڵەکانیان یعنی ئەوە یەکێکە لە شتە هەرە گرنگەکانی مناڵ کە نابێ ئاگای لە گرفتی بینی دایک و باوکی بێ نەک دایکەکە بڵە باوکە خراپە باوکەکە بڵە دایکە خراپە بێم دوانە فێری ڕێز لێگرتن یەکتر هەردوو لا مناڵەکانیان فێری ڕێز لێگرتنی یەکتری بکەن گەورەی پلە و پای دایکی گەورەی پلەپایی باوکی بە یەکتر هەر کەسان بێوی کە بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر ئیشارەتی بە ڕۆڵی گرنگی دایک و باوکاوە و زۆر هانیاوە بۆی کە ڕێز ئاەتەکانی قورئانیش ئاماژەیەکی ڕوونی پێکە ئەبێ ئەم ڕۆڵی دایک و باوک زۆر بەڕوونی باش یەک شت هەیە ئێمە خەریکە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین بەڵام ئەبێ ئێمە ئەوە هەروکو لە ڕیپۆرتاژەکەشا مەسەلە ئاماژەی بۆ دایکی لە مناڵەکان مەسەلە ئەڵێ من هەمیشە بە گوێی دایکم ناکەم لەبەرەوەی ئەو ئیرادەی خۆی مەسەلە سەیرەکەی ئیرادەکەی فەرزەکە بەسەر ئیرادەی مناڵەکە لە گۆڕینی مەسەلە ئەو پۆشاکەی کە لە بەری ئەکا من پێم وابێ پەروەردە بە مانازانستیەکەی ئەوە ناگەیەنێت کە بریتی بێ لە ملکەجبوون بۆ گۆڕایاڵیکردن یاخود ئامۆژگاریەکانی دایک و باوکە ئەوانە بەڵکو بە مانازانستیەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ چۆن بە شێوازێکی عملی تر مەسەلە بیگەێنیتە ئەو مناڵە و ئەو ملکەجبوون و فەرمانە جاری وهەیە زیان لە مناڵەکە ئەگەیەنێ مەسەلە بۆ تۆ هەمیشە ئەبێت ئەو لە ژێر سەیتەری تو ئابێ هەمیشە مەسەلە پەروەردەوە وا بێتە بەرچاوت کە ئەوەی کە تۆ وت ئەبێ ئەو جۆڕایڵیت کە ئەوەی کە بەردەوام ئەبێ بڵێ ئەوە نەکەی ئەوە بکەی قسە بکە قسە مەکە یعنی ئەمە پەروەردەیەکی غەڵەتە کە ئێمە کە باز لە کەسایەتی مناڵەکەین ئەڵێن کەسایەتێکی متەکاملی بۆ دروست ببێ کەسایەتی و خاوەن ئیرادەیەکی بەهێز و بەقوت بێ لە ناو کۆمەڵگادا ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە هەمیشە مەسەلە مناڵ پەروەردە ئاوا تێگەشتوین پەروەردە ئاوا تێگەشتوین کە کاتێ مناڵێکمان بێدەنگ و بێسەنگ دانیشێ یا مەسەلە مناڵێکی هێمنە وا تەسەورەکەین ئەمە سەرکەوتوو بووین لە ناو لەم هینە لەم پرۆسی پەروەردەکردنەمانە لە هەمان کاتە من یعنی زۆربەی توێژەران و مەسەلە ئەو پزیشکە دەرونیەکان ئاماژە بەوە دەن چەندێک مەسەلە هێمنی و لاساری و بێگوێیی و مەسەلە هاروهاجی زەرەر لە مناڵەکە ئەدا ئەوەندەش مەسەلە ئەو بێدەنگی و گۆشەگیری و قسە نەکردن و مەسەل هەز نەکردن بە ئیرادەی خۆی مناڵ ئەوەش بە هەمان شێوە زەرری لێ ئەدا بۆیە گرنگە بەلای ئێمە لەوە تێبگەین کە بەس تەنها ئەوە نییە کە دایک مەسەلە ئیرادەی خۆی زاڵ بکە بەسەر منە بەڵکو بە پێچوانەوە مەسەلە بێ ئەو دایکە هەوڵ بدە مەسەلە ئاستی بەرپرسیارەتی لەو مناڵا دروستکە یعنی هەوڵ نەدا هەموو شتەکان هەر خۆی بووی جێبەجێکە یعنی چۆن وتمان بە پێچوانەکەی ڕاستە وەکو کاک دکتۆر باسی کرد یعنی ناسپێدانی زۆر ینی زەرری تونند و تیژی زەرری زۆری لێدا بەڵام لە هەمان کاتیشە ناسپێدانی زۆر تۆ ئەبێ ئەو مناڵە لە مەرحەلەی یەکەمەوە فێری ئەوە بکەی مەسەلە چۆن هیچ نەبێ هەستێ بە ئەرک و بەرپرسیارەتەکانی خۆی جلوبەرگەکانی خۆی جێگەی نووسنەکەی خۆی کە چۆن هەستێ ئەرکی بۆ بسپێری هەر لە بیدایەوە پێ بڵێ ئەمان کاری تۆیە بۆ منە سفرە داخستن هی ئەو مناڵەتانە لابردنەکەی ئەو مناڵەتانە و لە هەمان کاتیشە
لەگەڵ ئەوە کە ئێمە باوەڕمان بە پێدانی بەرپرسیارەتی بێ بە مناڵ لە هەمان کاتیش ئەبێ باوەڕمان بەوە هەبێ کە باجدانیش لەسەر نەکردنی بەرپرسیارەتیەکە ئەبێ وارد بێ چونکە ئەمە ئەوە ناگەێنێ مەسەلە تۆ سزای مناڵەکە بدەیت بەڵکو ئەمەی تۆ جیاوازە لەوەی جیاوازە لەو سیستەمە سزاییەی کە مەسەلە تۆ سزای مناڵەکە دەی بەڵام کۆمەڵشتی لێ منعەکەی مەسەلە جاران بردوتە بۆ ماڵی خاڵی ئەم جارە کەمتریەکەیتەوە جاران فڵانشتت کردووە یا یەکێکتر لەو گرفتانە پێهەڵدان بە شانوباڵی مناڵەکە جاری وا هەیەیان جگەلەوە وای لێ هاتووە ئەم مناڵە یعنی ئەگەر سێرەکەی کاتێکە وەرمونە وێنەیەک دروستەکە ئەوەی گەورە ئەەکەی ئەوە گەورەکەی مەسەلەت تەماشاکەی نرخی کێشانی وێنەکەی بەلاوە کەمترە بێتەوە یعنی ئەوەی کە بەلایە گرنگە پێهەڵدانەکەی تۆیە بۆیە ئەبێت دایک ئەمە بگەێنێت ئەمە سجە بگەێنێت بە مناڵەکەی کاتی ئاماژە بەوەدا کتێبێک بخوێنەرەوە لەبەر گرنگی کتێبەکە بێت نەک لەبەر ئەوەی کە بڵێ تۆ ئەگەر کتێبێکم بۆ بخوێنیتەوە من بە دوایدا مەسەلە هەدیەکت بۆ کڕم نە ئەبێ ئەو مناڵە وا ڕایبێنی کە ئەمەی کە تۆ ئەیکەی بۆ ژیانی خۆت مەسەلە سوودمەندترە بۆ ئەوە لە هەمان کاتە مەسەلە فێربوون يعني بداخل لنا خزانەکانی ئێمە فێربوون زۆر بە زەحمەت يعني مناڵ زوڵمی لێ ئەکرێ لە فێربوون يعني بەردەوام دایکەکان لەبەر ماندووبوونی خۆیان وەکو ئەو وی لە ڕیپۆرتاژەکەدا ئاماژەی پێدرا بوو يعني بە هیلاکی دێتەوە مەجای ئەوەی نییە جوابی پرسیارەکانی مناڵەکانی بداتەوە بۆیە دەمداخستنی مناڵەکان بۆ خۆی کێشەیەکی گەورە لە داهاتووە هەر جواب نەدانەوەیەکی مناڵ بۆ خۆی لە ئایندەدا بەڕاستی کاریگەری گەورە و سەلبی ئەبێ لەسەر ئەو زۆر گرنگە ئێمە ینی ئەو بابەتانە زۆر متەشعی بە پەروەردە ینی ئێمە ناتوانین بگەینە ئەوەی کە بۆ نمونە ئێستا هەر یەکێ لەوانەی جەنابەت باست کرد ئەمانە دوو وەجهی هەیە وەجهێکی ئەوەیە ئەتوانی بەباشی بەکاری بێنە وەکو مەتاح و بەشێکی ئەتوانی بە خراپ بۆیە من گەشێک لەو شتانەیە کە لە ئەوڵ بەرنامەکە ئاماژەم پێکرد ئەبێ دایک بزانێت چۆن پەروەردەکە چی پەروەردەکە و لەسەر چی پەروەردەیەکە و برەوچە پەروەردەیەکە ئەمە بێ پرسیارێک هەموو دایکان لە خۆی وکات ئێمە خەتەوجی خەڵکین بڕۆ ئەم پرسیارە بکە ئایا ئەیزانیاننا و ئەگەر گرنگترین مەقیاسێک بە کورتترین مەقیاسێک بزانین کە بۆرەونە ئێمە بە خۆمانە بینەوە چەند شتێکی زۆر گرنگە ئایا ئەو مناڵانەمان مناڵێکن کە هەستکەی لە پاشە ڕۆژە سەرکەوتووە ئایا مناڵێکە ئەو حەزانەی نەکخۆم کۆمەلگەی ئینسانی کە تایە هاتوتە دی ئایا ئەم مناڵە لە مستەقبەلە ئەتوانێت کە بۆ نمونە ئیدامە بە ئینسانیت بدات بۆ نمونە پرسیارە لە مناڵەکانی خۆمەکەم لە خۆم یەکەم ئایا خۆم توانیم ئەمانە بم ئایا بۆ نمونە توانیمە کە ئەم مناڵە بە شێوازێک بم بە کورتیەکی زۆر کورت ئایا بووەتەوە کەسێک لە ڕۆژی قیامەتە شانەزی پێوەکەم بڵم کە ئەمە سەمەرەی دەسی منە یان هەموو ئەو غەڵەتانی کەوا مناڵەکانمان ئەیکەن حەزەکەم زۆر مامۆستایانی ئاینی ئەمە بە غەڵەتەکەینە دایک و باوکان کەوا ئەیگەن کە بۆ نمونە من ئەگە مناڵەکەم چاک پەروەردە کرد هەمووی بێتە سەدەقەی جاریە بۆ ئەگە خراپم کرد هیچ لێ بەرپرسیار نیم ئەسڵی نییەوە لە شەرعە کە بۆ نمونە دایک و باوچێک هۆکاری تێکدانی کەساتی مناڵە و بەیانی ئەم مناڵە تووشی چ گوناهێک بێت چ تاوانێک بێت دایک و باوکەکە لەبەرەوەی دالی فعلەکەن ئەوتیا بەرپرسیارە بۆیە پرسیارەکە ئەبێ وا بکات لەم مناڵە لە ڕۆژی قیامەتە بە چیا بێتە چی شانازی من ئەمە زۆر گرنگە ئەگەر هاتووە دایک و باوکە هەستیا بەوە کرد ئەوە زۆر مهمە یان نەتوانم بڵم ئەگەر ویستیان بزان وەکو خۆی گەیشتنە دایکان بە تایبەتی بە دایکان پرسیارێکیان پێڵم لە مناڵەکانیان بکەن بپرسێت بزانێ وەکو خۆی گەیشتۆتە لای مناڵەکە یاننا وەک دایک گەیشتۆ یا وەک ژن یا وەک ئافرەت من لەفزانە لای من جیایە ژن و ئافرەت جیایە ئەوە لەفزێکە لە کێبەرکی حیاتا هەن بەس دایک ئەبێ ئەوە بێکەوە لە مەرحەمەتی لەکیل وەکو کەونی داپۆشی بێ داپۆشی لە دوای خوا هەموو کەونی داپۆشی بۆ نمونە ئێدە بە سەراحەت یعنی کاڵێن لە دوای خۆم بەستم لەوەیە کە هەموو مەرحەمەتی ئەو کەونی تاجێ بۆ بێتەوە اینجا ئێمە لێرانەیە ئەم پرسیارە لە خۆیکە بە مناڵەکەی بڵێ دایکە خۆشتێوێ ئەڵێ بەڵێ یا ئەڵێ نا ئەگەوتی نە خەل ڕێوە بەڵگەکە پێ ئەگەوتی بەڵێ ئەگەروتی ئەبێ بڵێ بۆچی خۆ چۆن نەزانی خۆشتێوێ ئەلێ ڕێ مشکلەکە دروستە ئەگەر وتی خواردنم بۆ کات جلوبەرگم بۆ کڕێش پێویستیم بۆ ئەکا دایکایەتی نەگەیشتەوە کاری خەدەمێکە گەیشتۆتە مناڵەکە ئێتر بە سەڵحیە ئەگەر هاتو گەیشتە ئەوەی کەوا بۆ نمونە بڵێ هەستەکەم فێرمەکات هەستەکەم جوانی ژیانمە ئەگە مناڵێک وتی بۆ نمونە دایکم شتی چاکەم فێرەکە ئەگەر وتی دایکم بۆ نمونە هەموو جوانی کردوم ئەگەر وتی بوو چۆن نەزانێ هەستکا کە پێویستی پڕ کردو ئەبێ هەست بەمەکە یعنی گەر نەگەیشتامە هەموو دایک و باوکەکان وەختە پرسیار لە خۆیانکەن
بۆی بگەڕن بە دوای حەلی ئەم پرسیارە و بەس کاک دووتەر پێچوانەکەشی ئەتوانین هەر ڕاز بێت کاتێک کە دایکێک خۆشەویستی ئەدا بە مناڵەکەی ئەبێ بڵێ من وەک تۆ خۆشم ئەوێت وەک مناڵەکە نەک وەکو ئەوەی کە مەسەلە مناڵێکی زیرەکی نەک وەکو ئەوەی کە مەسەلە ئیشم بەگوۆکەی بەڵکو تۆ کە خۆشەویستەکەت پێگەیان بەڕاستی ئەبێ وەکو خۆی دایکا بکەین بڵێن مناڵەکەت خۆشەوەڵێ ئەڵێ بۆ ئەڵێ بە قسەمەکە هیچ معنای ڕاستە ڕاستە بەس بڵێن لەبەر مناڵەکان خۆشوێستە بەرهەمی قیامەتمە بێ من مناڵەکان خۆشەوێ کائینێکە بە خەدەمە بێ لە خزمەت بەرنامەکە یەکشت بیری خۆمان بینینەوە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باسی لەبارەی دایکەوە لێ ئەکرێ کە کەسێک لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسێت کێ شایستەترین کەسە کە چاک لەگەڵیە سێ جار باسی دایکەکە جار باسی باوکەکە لە ئاخری بەرنامەکە ئەمە بڵێن ڕۆڵی دایک سێ ئەوەندە کە ئەرک و قورسایی دایک سێ ئەوەندەی ڕۆڵی باوکە بۆیە بە پێی ئەمەی پاداشتەکەی ئەوەنە گەورەیە بێ هەرز بە قورسی و گەورەی ئەم بەرپرسیارەتی کە خەمی لێ بخوات مشوری بخوات خۆی بۆمان جوانە دەستان خۆش بێ خۆشحاڵم بەرنامەکانی زۆر جار ئەم بەرنامانەی کە خێزانین ئەم بینی زۆرێک لەوانەیە کە بەرنامەکان تەڕحەکەن لە خوشکەکانمان کە لە بواری چالاکی مەدەنی و ئافرەتانە ئیشەکەن زیاتر بەرنامەجەکانی زووتر بڵێن ناڵم ئێوە هەموو عام هەمووی وابوو کەوا چۆن ئافرەت بتوانێت کە بۆرەونە ڕۆڵ ببینی وەکو پیاو لە کۆمەڵ بەڵام ئێستا ئەمەجی خۆشحاڵیە کە ئەڵێ ئەبێ بگەڕێینەوە جارێکی تر دەست پێ بکەینەوە ئێمە لە خێزانەوە کۆتایی هاتوو بەرنامەکەمان زیاتر شتێمان پەڕانوە دەستخۆشی بۆ هەمووتان و ئێمە هیواخوازین کە توانی بێتمان لەم بەرنامەدا تشکمان خسبێتە سەر ئەو بابەتە گرنگەی کە ئێستا داهاتووی میلەتێکی پێوەبەندە ئەویش بریتە لە پەروەردەکردنی مناڵ بە شێوەیەکی چاکتر و هیوامان وایە کە هەم لایانی پەیوەندیدارەکان وەکو حکوومەت گرنگێکی تەواو بدەن بە پرۆسەی پەروەردەی ناو خێزانەکان و بە پلانی تایبەتیان هەبێ بۆ ناو خێزانەکان بۆی لە ئایندەیەکی گەشت چاوەڕێ ئەم میلەتی ئێمە بکە و لە هەمان کاتیشە کەناڵەکانی ڕاگەان توانی بێتیان کە و بە شێوازێکی زۆر باشتر بتوانن زیاتر پەرە بدەن بە ڕووماڵکردنی ڕەوشەکانی مافی مرۆڤ و بەگشتی و بە تایبەتتر مافی مناڵان لە هەمان کاتیشە گرنگە بەلامانە و کەڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتی ئەوانەی کە عینوانێکی ئەوان پێوە کە خزمەت لە بواری مناڵان پێشکەش ئەکەن بە مناڵان هیوامان وایە کە بتوانن ببنە هۆکارێکی باش بۆ بەرەو پێشبردننی ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستانە لە کۆتایە دەستخۆشی بۆ هەموو لایەکتان بەخواتان سپێرین خواتان لەگەڵ.